جاري دەبێ بزانین وەسەتیەت و میانڕەوی کامەیە. تعریفێک و پێناسەیەک هەیە بۆ میانڕەوی کە الذي هو بين الشيئين متناقضين. هەر شتێک لە نێوان دووشتی دش بەیەک بێ ئەو میانڕەویە. یعنی بۆ نمونە سنەت و بدعە، تەوحید و شرک، ئیسلام و کوفر، دەڵێ وەرە ناوەڕاستی هەڵبژێرە ئەو میانڕەویە. ئەو میانڕەویە میانڕەوی ئەوەیە کە تۆ لە بینی دووشت دابی، بەڵام میانڕەوی ئەوە نییە. میانڕەوی یعنی پابندبوون بە شەرعی خوا بێ ئەوەی زیێدەڕەوی تیادا بکەیت. جاکە ئێمە بە خەڵک بڵین بە خۆمان و بە تۆ بە خەڵک تێکڕا بڵین خی گەورە نێراوێکی بۆ نردوین کە محەممەد عليه سەڵات وسلام پێویستە لەسەرمان شوێنی کەوین. ئەوە زیێدەڕەوی نییە. بەڵام کە من اعتقادم وابێ محەممەد عليه سەڵات وسلام وەکو خوا دەبێ هاواری کەمێ، وەکو خوا دەبێ اعتقادم پێی بێ، ئەوە زیێدەڕەویە. بەڵام ئێمە اعتقادمان وایە وأشهد أن محمدا عبد الله ورسوله. عبده محمد عبده، ناچم لەگەڵ خوا کەوتم یا الله بڵم یا ڕەسوول.